بەڵێ کاک سەید چۆنی؟ سڵاو کاک کامەران حواڵی بەڕێستان باش کاک سەید ئەحواڵت؟ بەڕێزی چاویمەی وڵایی کاک کامەرامە پێویستی دەزانم زەنابتان بەدوادات چوونەک لەگەڵ تیمەکانمان بکەن کە ئێمە لیژنەیەکمان پێکی ناوە لەسەر ڕاستپاردەی جەنابی سەرۆکی حکوومەت کەوا ئەو زێدەڕەویانەی هەیە لەسەر ئاوەڕۆی هەولێرێکەوە خەڵکانێک هەیە کە ئێستا پێشتر باسدەوە دەکرا کاک سەید پێشتر باسدەوە دەکرا کە هەندێک لە سەوزەکان کە دەفرۆشرێتەوە بە ئاوی پیس ئەوە دەکرێت ینی ئاو دەدرێتن تو باسی ئەوانە دەکەی؟ دەمیست بۆ بەڕێزت معلوم بکەم کەەوە خەرکانێکی ئەو سەوزانە بەرهەم دێنێت لەسەر ئاوی پیس و ئاوڕۆی هەولێری بە پێویستی دەزانم لەگەڵ لیژنەکەمان ڕۆڵی ڕاگەاندنی جەنابیشتان تێدا بەرچاو بێتکەوە ئەو خەڵکە چەند بە بێویژدانی چەند بە نامرۆڤانە ئەو زۆرە بەرهەمانە بەرهەم دێنن پێویستم بۆی هەبووکەوە بەڕێز بۆ ڕای گشتی ڕۆنی بکەیەوە وەڵا دەست خۆش بیامەنە ناو ئیشەشترین بەس ئێستا دەینە خزمەتان دەین ئەمەش بەشداری و هەڵمەتە دەکەین دەستان خۆش شوێنەکەی زۆر خراپە لاچە هەموو کەس نابینی ئەو شوێنە زانی کاوەرن کاکەوەرن با بڕۆین ئەوە کوو بڕۆین ئەو شوێنە خراپە ئەو شوێنە پیسە ڕێبڕینەوە مام حاجی چۆنی؟ باشی ئەحواڵە سیحەت کووە تەندروستیت چۆنن مام حاجی ئەحواڵ کووە ئەوەی چیەوە ئەو ئاردانە مام حاجە و سەوزە و میوانە ئەو ئی خۆتانە؟ بەڵێ ئەوە پیس نییە؟ خۆمە بەقای پیس ئاوێ ناکەین باە پیس ئاو ناتێن ئەخ سۆندەکە لەسەر بوو ئەخچانەی ئەو لە ئەوە ئیمەنیەوە ئەوە ئیمەنیەوە بە قورعان دێرن سۆندەکەی دەشارنەوە و نازانم ناوەڵە ئەوە هیمەنیە ئەوە هیوانەیەکە بوو ئەوش مەڕم لێ تێکردەوە هەموو بەریدا بۆ ئەوە خۆیمان دەکەن لەگەڵ وەزعە گۆتی کاکە ڕاست بڕۆ مەڕی تێکە ئەرێوەڵە هەموو مەڕمان تێکرد تەواو یانیان گۆ لەگەر ئای پیس نینە ناوەڵە باشە برش سەرهەدوو قەلبتان ساغ بێت مەمنون ماڵتان ئاوەدان بێت هەر ساغ بن بەست خۆ بە ئای پیس نەدەن نا بەخوای بە ئای پیس ئەوە چەند دۆنەم دەبی گەلێک زۆرەوە 22 مەکتان تەلەف کرد خاندي نبن جماعة باشن أحوالكم چەند دەبێەوە ئەوە دەکەی خەریکی ئەوەی پاکردنەوەی ئەو شتانەی لەناوبردنی بس ئەوڕۆ یان دوونێ بێرێ دەست پێکردە سێ چار ڕۆژە بەرێ زۆرە ناوانەی زۆرە وەڵا لە تووڕەکی تا لێ عارف کەندی یعنی دەتوانین برێن بە سەدان دۆنەوە بەێ زیاتر بکەمترینە سەدان دۆنەم زیاتر بەێ ئاوەکە هەر ئەوە ڕۆی هەولێرەیە چی ئەوەی کە دێت پسەکەی هەولێرەیە هەمووی دێت تۆلێرە لە تووڕەکی ئاوەی هەمووی بەچنیان لە سەدانەیە و ڕادە شێشی ئاوێ بەڕێزانم وەک دەبینێن کاکی شۆفێر باس لەوە دەکا کە چەند ڕۆژێک کە بەردەوامن لە ناوبردننی ئەو سەوزانەی کە لەو ناوچەیە سێنراوە چەندین جۆرە ئەوە بە ئاوی پیسە باچی بزانین بۆ ڕێ ئاوی پیسەکە چییە ینی ئەوەی کە تاکو ئێستا ئەوان باسی لێەوە دەکەن بە سەدان دۆنەم زەوی بەم شێوەیە ئێستا تۆ دەچێ ئەلوەی سەوزە و میوەفرۆشان ینی سەوزەکی یەکجار جوان دەبینی درت بۆی دەچی بەس بەداخەوە ئەو ئاوەی کە ئەو سەوزانەی پێ ئاو دەدرێ پاک نییە
لەگەڵم بن. ئەوە سۆن دەکەیتی بەڕێزان با بچینە سەر ئاوەکەی با تەمەشا بکەینەها ئەوە ئاوەڕۆی هەولێرە ینی بەشی زۆری ئەو ئاوە پیسەی کە لە هەولێرەوە دەرچەی هەیە دەردەچێت برین بەرە و ڕۆژاوە باشووری هەولێر دەردەچێت ئەو ئاوە پیسا ئەوە ئاوی پیسە بەڵام ئەو سەوزانە بەو ئاوەوە ئاو دەدرێت باڵ دێکوانەیە تۆ چەند دەبی ئەو زەویانە ئەنگۆوە دەکەن؟ سی ساڵە سی ساڵە ئەنگۆ بە ئاوی زێرابی هەولێر باشە کورە تو خۆنی شمالێ ناتە بە خۆت دەخۆیەوەکان هەمووی دەخۆم چ دەخۆی سەوزە حتی هەوی دەخۆش مشکلت نەبووە؟ دەستێم لە ماڵێ بە ئاوی پاک بدەیت هەموو ئەوەی دەخۆی هەموو ئەوەیە باشە سی ساڵە تۆ ئەوی شیە خەریکیەوەی باشە لۆ بە ئاوی پاک بیر ڕێگا نادەم بیر ئەو زەویانی خۆتانە؟ خۆتانە قەدیم ئێستا ئەوە زەرەر بەرکەوت بەو شێوەیە زەرەر بەرکەوت ئارێ لە ئێستاوە تقریبا هەموو زەرە دەنیزیکە بەخۆی 10 میلیۆن 15 میلیۆن ماگەشتی دە 15 میلیۆن ئێستا ئەوە دەڵێن ئاخیر جارە ئەوەی بیکە دەژیرێ جیرێکمان پێ ناکرێت باشە شۆفەری دە بەکارەکە ئەتو دڵنیایی بەرهەمەکەی ئێوە پاکە تیمی تەندروستی دەرێ کاکە ماڵی خەڵک کاول دەکا ئەو شتیانانە ڕاستە قسەکەت زۆنە کاک کامرە بەسەوە چەند ساڵە بخۆمان دەخۆین هیچ شمالێ نهاتێت زۆرە وعدە کاک سەید زۆرە وڵی ئەوەی پێشبین دەکەن 1000 دۆنم 1000 دۆنم پێشبین دەکەم هەتا ئێستامان بەس دە سنووری هەولێر توستەوەی بێنە بەرچاوی ئەو تورە گەورە جوانە دەبینی خوارەوەشی بە سرقە سۆر دەچی بەخوا من لی تێناگەم نازانم ئەو ئاوە پیسەی زێرابی هەولێر کە ئێستا دەبینم کۆمەڵێک تەنکەر وەستاوە ئاوی پیسی ماڵان پاشماوەی مرۆڤەکان لەو ئاوە زێرابە فرێدەدا هەر لە ڕێ و ئاوەوە ئێستا ئەو سەوزە جوانە بەخێو دەکرێ ئاو دەدرێت بەڵام کێشە چییە؟ تەمەشا بکەن بەڕێزانم کێشەی هەرە گەورە کاکی جوتیار با بڵێن جوتیار چکەویشی جوتیاری دەکات چەند جار سەرپێچی کردووە یعنی ئەوە وەکو بەرپرسان دەڵێن 2 جار سەرپێچی کردووە سەرپێچیەشیان پێم بڵێ کاکی شارەوانی بەڵێ سەبارەت بە پرسیارەکەت تەمانەوانە 2 جار سەرپێچیان کردووە و جەناب باس کرد یەکیانەوەیە کە زەویەکە کشت و کاڵی نەماوە جوتیارەکان قەرەبوویان وەرگرتووەتەوە و جاری دووەمیش ئەو شێوازە ناتەن دروستە کە باوی پیس ئاو دەدەن لەبەرەوە ئێستا ئێرە کە باڵێن ڕەگەزەکەی گۆڕیە بۆ کەرتی باغڵ و منارە ئێستا زەوی شارەوانی زەوی هاوڵاتیانن زەوی باڵێن دەخشەی کردی باڵێن شەقامە زەوی هاوڵاتیانە قوتابخانەیە ئەو شوێنانەیە باش چۆن دەکرێت ڕۆزەوی لەسەر ینی کشتتوکاڵی لەسەر بکرێت لەبەرەوەی باڵێن تاکو ئێستا بەتەواوی ئاوادان نەکرایەوە کە باڵێن خەدەماتی بۆ نهاتوە ئەو یەک لە هۆکارەکانە بەڵێ کەوایە 2 جار سەرپێچی بەڵێ کاشی برا حەز دەکەم دەست خۆش بێ بەڕێز کارزان ئەو زەوی ئێستا دەبینن لەوانەیە خەڵکانێک بڵێ کاکە ئەم بە ڕێزانە بە شۆفەرەوە بەناو ئەو ڕسقە جوانەی کەتینە ئەو خەڵکە فەقیرە و کاسبی دەکە لەوانەیە و لێکدانەوە
لێک بدرێتەوە بەڵام لە ڕاستیدا ئەوەی ئێستا ڕوودەدات کارەساتە یەک ئەو زەویە ئی فەرمانبەرانە ئی زۆر هاوڵاتی هەرێمی کوردستان و هەولێرە لەوەی کە دابەش کراوە یعنی کابرا 200 متر 250 300 متر دەبێ بیکات بە خانوو بەڵام بەپێ پرسی حکوومەت ئەمانە لێرە دەستیان کردووە بە چاندنی ئەو ڕووەکانە. ئەو پاشماوە پیسە تێکەڵی ئەو ئاوەی دەکەن ئەو ئاوە خاوێنیان پیسە ناوەڵای پیسەوە پیسە ئەرێوەڵە ئەو دەبە لە دەستە تۆ پێوی نیشان دەی دیێڵە با ببینین ئەوە چی تێدایەوە ئاوە بەس پێم بڵێ پیساتی تێدا تەمەشا بکە بەڕێزانم بەس سیرکەم یعنی هەرچی تۆ دەبینی لێرەدا هەیە هەرچی تۆ دەبینی یعنی ئەوە یعنی ئەو ئاوە زۆر زۆر پیسا و تەنکەرەکان لەوێن دەرێ ئەو پیساتی ڕوودەکە پیساتی ڕوودەکەەوە هەموو جارێ و پیساتی ڕوودەکە هەموو جارێ کەوای ئاوەکە زۆر پیسە هەروەڵاوەکە تەمشە گەورەترین مشکلەی تەندروستی هەولێر ئەو ئاوە پیسەیە ئەو ئاوە پیسەیە پاراستنی تەندروستی هەولێر ساڵانە زستان و هاوین ئیشی تیمەکان تەوجیهات ئێرشادات لە بۆ خەڵک لە بۆ هاوڵاتی لە بۆ مەتاعم لە بۆ شوێنە خواردنەکان تەنها ئەوەیە هەر پێمان دەکرێت کاکە سەوزە تەعقیمکە سەوزە بە ئاوی پیس نابی بخورێتن سەوزە دەشۆیەوە بە تەعقیمی بە جوانی مادەی پەرمەنگەنات هەموو سزلی مەتاعم مەوجودەکە ئەوە دکتۆرە وەرە وەرە گەنجی خۆس ئەوە دکتۆرە تۆ باب و باپیرە دەویشە دەکەوە ئەوە دکتۆرە پەیوەندیدارە بە پاراستنی تەندروستی ئێمە دەرێ ئەو ڕسقەی ئێستا ئەنگۆ دەیکەن ناتەندروستە دکتۆر ڕسقەکە ناتەندروستە یان دەوی بیشو هەموو ئەو سەوزانەی کە گەڵایان نزیک عەردە بەو ئاو دەدرێ ناتەندروستە یعنی ئەوە پاش دیراسە چی زۆر پاشی دیراسە چی زۆر کاکە ئەو ئاوە بە خۆمان دەزانین ئیچیە بیرەکانە زێرابە بیری ئاو دەستا ئەو ئەوەیە باشە کاکە ئێستا ئاوی پیسی بیر بخۆینەوە باشە یان هێشتا پرسیار دەکەی تۆ هێشتا ئەوە دکتۆرە دەڵێ خراپە هێشتا بڕیار نەداوە کە خراپە بەڵام دەرێ خراوە بەس وڵایەن لەو شنایی ئەمە ژامان لەسەوەیە جان بە قانونی بیکەن کاکەوەرە بڕۆ شاری عەتیبە بزانت چ خەڵکەک ئەکیاسمایی هەیە کیسەی ئاو کیسەی ئاو هی ئەو شتانەیە هی ئەو سەوزەیە کە لەسەر عەردە ئەو جا بەس کیسەی ئاو دروست دەکات نەخۆشی ترش ئیسهالی کۆلێرا هاوینان گەورەترین مشکلەی پاراستنی تەندروستی لەگەر کۆلێرە و بڵاو نەبوونەوەی ئەو ئاوە پیسە و ئەو سەوزەیە وەڵڵاهی ئەمن الحەمدوللیلا یەک لەو کەسانم کە سەوزە زۆر دەخۆم بەڵام کابانەکەی ماڵم زۆر بە خاوێنی سەوزەکەن هیچ سفرەک نابی بێ سەوزەبی ئەی چی بکەین چۆن بزانینەوە خراپەوە زۆریترین خواردن لە بۆ تەندروستی مرۆڤ سەوزەیە مادە ڕیشاڵیەکانە ئەی باشە ئەی چی بکەین چۆن بزانینەوە خاوێنیان خاوێن نییە ئەگەر ئەضعف الئیمان هیچمان پێ نەکرێ بەس تەعقیمی بکەین مادەی پەرمەنگەنات هەیە تەعقیمی دەکا ئەضعف الئیمان مادەی پەرمەنگەنات نەبوو لە ماڵێ بەخوێ دوو دەستکە سەوزە دەینی تەشتەکی گچکە جوان پاچی دەکەیەوە لە ناو تەشتەکەی ئاوەکەی دادەنێی نیو وڵات شیوێ خەی تێ دەکەی 20 دقە دەیهێلیەوە ئەو وەختی دەیخۆ ئەگەر ئاوی پیسیش بی ئاوی خاوێنش بی ئەوە زەوی شارەوانیە خلاص ئەجەلەس ئەوە ئەمە لێ باتێ بەس دەبوو ئەها پێم برێ کاکە دەڕۆژ ئەخە ناکرێت لە ناو 1000 دۆنمی بەسەوە ببینێت یەک پرسیار دەکەین 1000 دۆنم ئەمن دەمەوێت بزانم ینی ڕێی ئێوە وەگرم تاماناویشی ئەو ڕۆنی وانە وەکو باسی لەوە دەکرێت 30 ساڵی ئێوە خەریکن
باشە لۆ بە قانونی ناکەن یعنی ئێستاوەتەوە بڵێ بۆ بە قانونی بەسەر چاو لەگەرتم ئەم لە نەهاتیە ئەمە ڕازی مەسەر هەردوو چاوم بەس ئیمن لەبەروەی ڕستەکەم بستە بازاری زۆر احتیادیە فرۆشتنی احتیادیە دڵنیام وەرە مەچینە لۆ پێ دەکەم باش ئەوەی دەبینین خاوێنە بەس دکتۆر تازە قسەم لەگە کرد دەڵێ کارە ساتە ئەمن مەچینەت لۆ پێ دەکەم دەخۆمەوە حقم لە خەرشیت کەنی خۆم دەرێت ئەمن خۆم دەرێم حقم لە خەرش باشە بەڵێ باشە ڕستەکەم بستەوێت ئەوە تەبیعیە هیچ کێشەی نییە دەبوو دەڕۆژ مەچینم لۆ خۆشی پێکرد بەخوای لە پێشی خۆشی ئاوە جێم دەیە ئەمن یەک شەوێ مەزادای جەماعەت زۆریشان پێ ناخۆش دکتۆر تۆ کەسێکی لە پەرلەمان بەرگری لە مافی خەڵک کردووە ئێستاش هاتۆی لێرە دەڵێ ئەو برادجووتیارانە غەدریان لێ دەکرێت بەڵام من لەگەڵ دکتۆر قسەم کرد قسەکە ناببوورە پرسیارەکەت ڕاستکەوە ئەمەیان ئەوم نەگوتوە دەڵێم بە پێی قانون بە پێی قانون هەر کەسێک مافی بخورێ ناقانونیە نابێ غەدری لێ بکرێ ئەگەر قسە لەسەر تێکدانی ئەوەیە ئێرە تێکی دەدەن لەسەر ئەوەی ئاوی پیسە خەڵک نەخۆش دەکەوێت دەستان خۆش بێتن وایە کاکەوانە بەڵێ ئەوە هەموو دەڵێ بوەستە خۆ بەوە نییە برا وەرە ئەوتە هینی دەکەین دەڵێم ئەگەر ئاوی پیسە دەستان خۆش بێت دەستخۆشیان لێ دەکەم ناکرێتن نەخۆشی بڵاو بێتەوە بەهۆی ئەمەوە بەڵام ئەگەر ئاوی پیس نەبێت غەدرە بەهۆی حیساباتی ترەوە ئەمە شۆفەڵ بەناو باشە بەس دکتۆر ئەمەکەم لەسەر ئەوەیە زانە میدیاکار پر دەلێنەوە خەڵکو و دەستەڵات ئێمە بەرژەوەندی گشتیمان دەوێت چۆن بەرژەوەندی ئەو جوتیارەمان دەوێت بەرژەوەندی ئەو دایە حاجێشمان دەوێت کە زەختی هەیە سوکەری هەیە دەوێت خۆراکێک بخوات تەندروستی باش بێت ئێستا ئەمە دەبینی شوێنی مەچینەکانی ئاوکەڕ لێ ڕادەچێشن شوێنەکانیان ماوە سۆندەکان دەبینین وە خودی ئەو کەسەی کە ئەو زەویانە بەشێکیان دەڵێ ئێمە ئامادەین ئاوەکە بخۆینەوە گومان لە ئاوەکە دەکەن دەڵێن پاکە تیمی تەندروستی دەرێ ئەی هەوار گەورەترین مەترسی لەسەر هەولێر ئەو ئاوە زێرابێ دەبی چارەسەر بکرێت بەڵگەشیان چیە نەخۆشخانەکانمان کاکە فولە دکتۆر سەروەر فولە فول من تۆ بوەستە بە قوربان دەڵێم دەستان خۆش بێتن لەوەی کەوا ڕێگری بکرێت سەوزە و میوە بە ئاوی پیس بکرێن نابێت ئەمە نەخۆشی بڵاو دەبێتەوە ئەمە ئەرچی من بووە بە دوای داچووم ئەمە دەستخۆشی لە کاکسەی دەکەین لەوە بەڵام لە شوێنێکە کە ئاوی پاکەیە با لیژنەیەک بێت ئەگەر ئاوی پاکە نابێتشاودراوە ئەوە بەبیر ئاومدا ئەوەتە ئەگەر ئاوی پیسە دەستان خۆش بێت چەندین تیمی جۆربەجۆر لێرە دەبینم تیمی دادوەران تیمی کوشت و کاڵ تەندروستی ئاسایش پۆلیس دار و بەر لێرەیە خەریکی ئەوەیە کە سەرپێچی تەندروستی کە زیانی هەبێت بۆ هاوڵاتیان قەدەغە بکەن و لە ناوی ببن سەرەڕای ئەوەی کە تیمی تەندروستی دەڵێ ینی ئەو زەویانێک کە ئێستا سەوزەی لێ چێندراوە ناتەندروستە ئاوەکە پیسە نەخۆشخانەکانمان فول بوونە لە نەخۆشی نەخۆشخانە ئەهلیەکان ینی باشترین کار ئەوە کارگەیە بۆ ئەوە هەر بەرهەم بهێنە کابرازراوی ئاوی کیس نەخۆشی شێرپەنجە دەیان نەخۆشی خەستەخانە ئەهلیەکانی کوردستان خەنی بوونە لەگەڵ ئەم جۆرە بەرهەمانە لەگەڵ ئەوەشدا خاوەن ئەو چێلگانە ئەو زەویانە کە خاوەنی ناوانەی کە بەکاری دێنن دەڵێن کاکە ئێمە فەقیرین ڕێمان پێ بدەن با کاسبی بکەین کاک سەی چارەسەرتان چێ بۆەوە چارەسەر ئەوەیەکەوە جوتیار ڕوو لەسەر زەوی کشت و کاڵی بکات خۆیان بە دوور بکاتەوە لەو زەویانەیەکەوە مافی وانی پێوەنیە ئەو زەویانە زەوی کشت و کاڵی نینە کردداری گوژانەوەی لەسەر ئەنجام درراوە ئێستا مافی خەڵکی تکەی پێوەیە و بوونەتە بەشێک لە نەخشەی کەرتی شارەوانی واتە پارچە پارچە کراوە بۆ نیشتە جێبوون ئێستا خەڵکانێک دایان هەوێ مۆڵەتی نیشتە جێبوونیان پێ بدەن بەڵام ئەوانە دەبنە هۆکارێک بۆ ئەوی ڕێگرە لە پێش ئەو دروستکردنی خان و بەرەو ئەو پێداویستیانێکەوە خەڵکی تر پێویستیتی وەکو نەخشەی کەرتی شارە
خوارەوانێکەوە دایڕشتووە بۆیە ئێمە پشتیوانی لە جوتیاری ڕاستەقینە دەکەین کار ئاسان و هاوکاریان دەبین ئێمە لە سنووری پارێزگای هەولێر زیاتر لە 1 ملیۆن دۆنم زەویمان هەیەکەوە لە بار و گونجاو بۆ بەرهەمهێنانی کشتتوکاڵی لە هەمان کاتیشدا کار ئاسانیان بۆ دەکەین بۆەوەی سەرچاوی ئاویشیان بۆ زەویەکانیان دابی بکەن تاوەکو بتوانن لە 4 فەسڵە بەرهەمیان هەبێت ئەو جوتیارێکەوە ڕاستەقینەیە بەرهەمەکی تەندروست و ساغڵم بەرهەم دەهێنێتکەوە لەگەڵ چوارچێوەی یاسا و ڕێنمایەکان دەگونجێت ئێمە پشتیوانی دەکەین بەردەوام تیمەکانمان تیمی بەڕێوەبەراتی گشتی کشتتوکاڵی هەولێر بۆ پێدانی ڕێنمایی بە جوتیاری ڕاستەقینە سەردانی چێلگەکان دەکەن بەڵام ناتوانین سەردانی ئەو چێلگەیە بکات چونکە بەدەرە لە هەموو ڕێنماییەکان ئەو بەرهەمانەیەکەوە لەو چێلگانە بەرهەم دێن ناگونجێت لەگەڵ هیچ پێوەرێک ناگونجێت لەگەڵ هیچ ڕێنمایەکی تەندروستی گرفتی تەندروستی کاریگەر بۆ هاوڵاتیان دروست دەکات کاتێکەوە بەرهەمانە بە بازار دەکرێت بۆیە ئێمە فەرمانی ڕێزدار جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕەچاو دەکەین جێبەجێ دەکەین ئەو زەویانە پاک دەکەینەوە لێ ناگەڕێن جوتیارێکی ڕاستەقینە لەگەڵ خەرکێکەوە لەگەڵ دەسوارچەوەی بەرژەوەندێک تایبەتەکانی خۆی کار دەکات ئێمە بە یەک چاو تەمەشایان بکەین وەڵکو پشتیوانی جوتیاری ڕاستەقینەینا تاوەکو بەرهەمی دەزڕەنجینی هەبێت ئەو بەرهەمانە پشتیوانی بکرێت بۆ ئەوەی لە دەرەوەی هەرێمی کوردستان و ناوخۆی هەرێمی کوردستان بە بازار بکرێت ئەو بەرهەمانە بەبێ دوودڵی بە بازار بکرێت بۆ ئەوەی ئەو کەرتە زیاتر بژانەوەی هەروەکەوە لە سەرەتای کابینی نوێمەوە بەخۆی بینەوە تا ئێستاش بەرداوامەوە زیاتر پەرێ پێ بدرێت. کاکەمەرە ئەم دەتانم دڵنیات بکەمەوە کە ئەم جارە بە هیچ شێوەیەک فەرامۆشی و چاوپۆشی لە هیچ کەسێک ناکرێت ئێمە وەکو بەڕێوەبەراتی ئاسایشی ئەولێر هۆبەی ئابووری بەشێکی سەرەکی کارەکانمان پاراستنی ئاسایشی خۆراکە کە ئەمەش یەکێکە لەو کارانەی کە ئێمە بەردەوام لە جێبەجێکردنیدا بۆیە ئەو جارە بە هیچ شێوەیەک فەرامۆشی و چاوپۆشی و فەرق و جیاوازی لەگەڵ هیچ کەسێک و هیچ لایەنێک ناکرێت ئەو کەسانێک کە ئەو زەویانە بەکاردێنن جاری یەکەم تێک دەدرێت ئەو زەویانە جاری دووەم و سێم ئەگەر دووبارە بکرێتەوە ئەوە ئێمە دەستگیریان دەکەین و ڕادەستی یاسایان دەکەین.